وەری یەکەمی بەرنامەی ئەم ئێوارەی کورسات مەگەزین هونەرمەند مەدەنی ڤیدیۆکلیپێکی نوێی بڵاو کردوێتەوە بە ناوی یەکەم گفتوگۆ لەسەر ئەم ڤیدیۆکلیپە و لەسەر ئەم بەرهەمە نوێیەی هونەرمەند مەدەنیەکەین هەروەها گفتوگۆکەین لەسەر کار و پرۆژە بەردەوامەکانی یان کار و پرۆژەی داهاتووی هونەرمەند مەدەنی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە لەگەڵمانە. کاک سڵاوت لێ بێم کاتە و باش. سڵاو و ڕێز کاکەڕەوەند، هیوادارم خۆت و هاوکارانت باش بن، لە خزمەتتاندام. زۆر سپاس، پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمت لێەکەین لە کورسات مەگەزینەوە. سپاس بۆێوەش، لوتفتان هەیە. سپاس بۆ تۆش. پێمان خۆشە ئێمە وا لەگەڵ بەڕێستە و وا لەگەڵ تەواوی بینەرانمانە بینەری کەمێک لەم بەرهەمە تازەیە بین، پاشە نەگەڕێنەوە گفتوگۆکانمان بەردەوام بێت. زۆر چاکە. کاکچیا دووبارە پیرۆزبایی دەکەین بۆ ئەم بەرهەمە جوانە و بڵاوبوونەوەی ئەم بەرهەمە نوێیەت. باسێکمان لە بەرهەمەکە بۆ بکەین، سەرەتا باسێک لە ناونیشانی بەرهەمەکە بکەین. بۆ یەکەم وەڵا پرسیارێکی جوانە، پیرم لێ نەکردبووە. تێکستەکەی کاکە مازیار فایق کە گەنجێکی خۆشنووسە لە شاری سلێمانی و لەم دوانەدا جوانی بۆ زۆرێک لە هونەرمەندەکان نووسیوە. ئەم تێکستە دەدا بە کاک وەختی خۆی بە کاگالی شەریفزادە کە کاری ئاواز و دابەشکردن و میکس و پرۆداکشنی کۆمپۆزین و با بڵێن ئەرێنجمەنتەکە بە ئۆدە دەگرێ. کاگەری و کاری بۆ من نارد و وا ساغ بوونەوە کە من بیخوێنم، یعنی سوتفەیەکی وان جوان بوو بۆ من کە بەسەر و کارەدا کەوتم کە هەم تێکستەکەی تێکستێکی زۆر ناسک و جوانە و هەم ئاوازەکەی ئاوازێکی شیرین و دابەشکردنی. کاری کلیپەکەشی کاگەم منسوور ئەمین ئەشایری لە شاری پیرانشار چەند کلیپێکی بۆ ئامادەکردن لەو دوایانەدا کە بەگشتی کارێکی تۆزێ با بڵێن هەژارانە کردراوە لە ڕووی ئیمکانیات و تێچوویەکی کە بۆ کارەکە دانراوە. زیاتر بەرهەمێکی دڵسۆزانە بووە کە گیانمانەوە قۆناخە و ئیتر ئەوە. ئەگەر ئیمکانیەت هەبوایە، ئەگەر توانایەکی باشتر هەبوایە چیتە کرد؟ کاک چییە؟ ئێسامەی کە کراوە ئێمە ئەیبینین کارێکی جوانە. بێگومان هونەر دوو لایەنی هەیە، لایەنی کە ئەو بەشی خۆڵقاندنێتی کە لەوەدا زۆر جار سەلیقەکان ئەتوانن بە کەرەسەی زۆر بەسیت جوانترین فەزای ممکنی لێ دروست بکەن. لەوەدا هەوڵماندا قسووری نەکەین، بەڵام بێگومان کاتێک کە تۆ لە دنیایشی وەک ئەوڕۆکە خەڵکەکان لە دروستکردنی بەرهەمەکاندا بە هێز و توانایەکی زۆری مادیەوە دێنە مەیدانوە. هەندێک جار هەبینی مەسەلەن ئەو 4-5 کلیپەی من کە دوایانەدا کارم کردەوە ڕەنگە بەقەت کلیپێکی گەنجێکی جوانی ئەمڕۆ تێچووی مادی تێدا نەکردرابێ. بێگومان دیکۆراتەکان لە مۆسیقاکەدا و لە ڤیدیۆ کلیپ و اینجا خۆی بڵاوکردنەوەی مۆسیقا شێستێ هاتوۆتە سەر مۆزوعکە وەکو جاران نەماوە کە 4 گۆرانی بێژی باش لە مەیدانە گۆرانی و کلیپ دروست بکەن و کاناڵەکان چاوەڕوان بن کە ئەوان ڤیدیۆیەک جێبەجێ بکەن و لە کاناڵەکە شەڕی لەسەر بکەن بۆی دابدرێ. ئێستا وای لە هاتووە ئەم دروستکردنی گۆرانی و هونەرە بۆ خۆی قۆناخێکە کە ئەوە سەلیقەی خۆی دەوێ، زانستی خۆی دەوێ و بواری ڕێخستنەکەی هەیە، بەڵام قۆناخێکی مارکتینگ و بزنسیشی دێتە سەر کە زۆر جار ئەوە دەبینی هونەرمەندەکان 98% هەر لەی شارەزانین هەر نایزانوە بەرهەمەکان دێرەشدا تێچووی دەوێت بۆ بڵاوکردنەوە و بە وانەکەکاندا کە بەوەی کە بیخەیتە بەردەستی
بەڕاستی اینجا ئەو خەڵکەی کە بەردەوام بە سرعەتەوە خەریکە واکە ئیتر ناچێت بە دوای گۆرانیدا بگەڕێ بزانێ کاک فلان گۆرانی بێژ یا فلان موزیسیانی لێ هاتوو چی کردو ئەو لەو سرعەتەدا چی بکەوێتە بەردە سەیری ئەوە دەکات. باشە کاک چییە کەواتە پێویستە چی بکرێت هونەرمەندان ئەرکیان لێرەیە چییەکە لەو سورعەتەی مۆبایلەکەی دەستمانە کە هەمووان بە دوای ڤیددیۆیەکی خێرایە ئەگەڕین و ناوەسینە سەری بزانین ئەم ڤیددیۆیە باز لە چیەکات وە ئەم بەرهەمە بەرهەمی کێیە بەرهەمی کام هونەرمەندەیە ئاواز و تکسەکەی کێیە هونەرمەندان ئەرکیان چییە چی بکەن بۆەوەی کە بەڕاستی بۆچینە سەر و بەرهەمە. هونەرمەندەکان خۆیان قسووریان لەسەر نییە پلاتفۆرمەکانی ئەم سەردەمە جۆرێک دروست کراون کە هێستا پلاتفۆرمێکی جوان بۆ مۆسیقا دروست نەکراوە ئەم ئینستاگرام و تیکتۆک و هێشتانە سایکۆلۆژیاکەی ئالگۆریتمەکانی لەسەر شتی ئەوەیە کە لە ئارزی سێ چرکەدا تۆ قیلکە بدا و پێکەنینت بخا بۆ دروست نەکراوە ئۆرکێسترایەک سیمفۆنیایەک بێتۆڤێنەکان بێنە مەیدان وە کار بکەن بۆیە لێرەدا پارادۆکسێک دروست بووە بینی دنیایەکی ناوی چییە مەجازیە چیە ئەوەی کەوا بە سرعەت دەڕوە و کەسی ناگاتیە ئەلان جەنابەت دەچێ ناو مۆبایلەکەت سێ چرکە کافێ بۆی کە تێداونبی نازانی لەکوێ سەر دەردێنی ینی زۆر جار مرۆڤەکان فریا ناکەون بە دوای شتێکی کە دەگەڕنج ئەمە لێرەدا لە وەڵامی پرسیارەکەی جەنابەتدا کە هونەرمەندەکان دەبێت چی بکەن کۆمەڵگا دەبێت خۆی کۆمەلگایەکی مسەقف بێ کە خۆی بیری بێت کە هونەرمەندەکان جارجار بەسەر بکاتەوە زۆر کەس دەناسم کە لە هونەری بڵاوکردنەوەدا هیندە لاوازە بۆ خۆمیشێک لەوانم کە دەبینی کە قسە دەکەین ئەبینی هونەری کەسێکی تر کە مەسەلەن ڕەنگە ئەگە بێنی لە ژوورێکدا تێستێکی هونەریان لێ بکەی ئەوی تریان کە ئەمڕۆکانە دیکۆراتەکانی دروست کردووە شارەزای بزنس و مارکتینگەکەی ڕەنگە لە سێ چوار چرکەدا بتوێتەوە لە ئارەقەدا هیندا کرچ و کاڵ بەڵام ئەوی تر کە کەس سەیری ناکە ڕەنگە مەسا ئیترەوە دێرەدا دنیاکە بەرەو چووە دەڕوە ئایا لە داهاتوێکی نزیکدا ئێمە خۆمان کورد دەتوانین پلاتفۆرمێک دروستکەین کە هونەرمەندان بتوانن شەڕی سەلیقە و هونەرەکان بێن نەکەوەی کە هونەرەکانی وانیش تێکەڵاو بێت لە 1 میلیۆن وردە کلیپی کە دەوێدا تەنیا شەڕی پێکەنینەکان و شەڕی شتی کرچ و کاڵەکە بێت دە فەزایەدا خۆپشان بدەیت بۆیە هونەرێکی کە زۆر زۆر سەنگینیشە لەو پلاتفۆرمانەدا جوی خۆی ناکاتەوە دەبێت هەوڵ بدەی ڤیددیۆ کەشت و کلیپە کەشت و شتەکانت ئەوەندە ساکارکەیتەوە کە لەو سورعەتەدا لەگەڵ شتەکانی دیکە بتوانێت ڕقابەت بکە. باشە کاک چیە شەڕێکی تریش وردە وردەخاری کە لێتان نزیکە بێتەوە بە تەواو لە هونەرمەندان ئەویش زیرەکی دەستکردە کە بۆ ڤیددیۆکلیپ بۆ تێکست بۆ هەموو کارێکی هونەری ئێستا پشت بە زیرەکی دەستکردە بەسرێت بەڕێزت چیاڵی لەسەرەوە. ئەمانە هەمووی دەزانین چۆنە ڕوتێکن مرۆڤایەتی پێدا تێدەپەڕە وەختی خۆی ئێمە کامپیوتێری شات زۆر کەس گلەی لێ هەبوو گۆرانی بێژ و موزیسیانە ڕەسەنەکان پێش ئەو کیبۆردەکان هاتن کە زۆر موزیسیانی کە مەسا ئامێرە کلاسیکەکانیان لێدەدا لەگەڵیە وانێک نەبوون بەڵام خۆی ئەمەش لێرەدا زیرەکی مرۆڤەکان فانتازیاکان دێنەکایەوە کە ئەو کەسانی کە لە پشت فەرمانەکەدا دەنیشن ئەتوانن دەوریان هەبێ کەسێک کە شارەزایی هەبێت لە مۆسیقا لە ڕووی زانستیەوە لە ڕووی سەلیقەوە لە پشتی وردێکدا بنیشێ بێگومان دەتوانێت مۆسیقایەکی جوانتری تێدا دروست بکە بە هەمان شێوە لە پشت کامپیوتێرەکەش و بە هەمان شێوە لە پشت دنیای ئایژ ئەلانەکانە مەجالێکە ئەمە کەرەسەیەکە تۆ ناتوانانی شەڕی دەگەڵ بکەی ئەبێ هەوڵ بین کە بە توانایەکی وانێکەوە پیشان بدەین مودێلە جوانەکانیش پیشان بدەین چون مۆسیقا زین چۆنە کاکە ڕەوەند عادەتە یعنی تۆ دەجار مۆسیقایەکی زۆر زۆر سەقەت و وانێک بۆ یەکێک لێ بدەیتەوە خۆی پێدەگرێ ماسوولکەکانی مێشک لە هەزرەکە قەویترە بۆ وەرگرتنی شتایەکی بەسیت جا بۆیە لێرەدا ئێمە دەبێت ئەوانێکەوە لە پرۆداکشنەکاندا قەوین لە ئایەکاندا زیاتر دەوریانە بێ بۆی بتوانن بەو کەرەسەیەش کە ئێستێ بە قەولی جەنابەت لێرە و بە دوا ڕەنگەشتی ژیوانێکتریشی بە دوادا بێ
وانەیە کە ئەو کەسانی کەوا فقط لە مۆسیقا نازانن بە چەند کلیک کۆمەڵەشتی کرد و کاڵ دروست دەکەن و هەروان دیار بن. ئیتر وانیشی مرۆڤ بە خۆناخی زۆر سەیدا تێدەپەڕێ مەژێکێک لەوانە. بەڵێ پلان و کاری داهاتوو چییە کاک چیە ئەگەر لێرەوە بۆ بینەرانی کورسات مەگەزین بەنیازی چ کارێکیت؟ بۆخۆی کاکەرەوەند قەت پلانێکی وان بۆ هونەرەکە نەبووەوەی هەبوو بەسەری داکەوت و مەلان و کارانی کە لەو دوایانەدا من بڵاوکردنەوە بەرهەمی مەسەڵەن 5 ساڵەوە پێش بوون. من دەستم کرد بە پرۆژەیەک بە ناوی کوردیش تاڵند کە 4 ساڵ تقریبەن هیچم بۆ نەکرا. لەو چەند ڕۆ ماوەیەدا 1-2 مانگەدا ئەو بەرهەمانێکەوە بە نیوەچەڵی مابوونەوە یاتن لە قۆناغی کۆتاییدا بوون تەواوم کرد و یار گۆرانی وتنەکەی مابوو دەگەڵ پرۆسەی دوایی میکس و ماسترینگ ئەوانە ئیتر بوونەتە بەرهەم و ئێستێەوە من و جەنابەت بێ کەوشا دوشکور بووین و قسەی لەسەر دەکەین. بەیانی چی دەقم هیچ ئێستێ پلانێکی وام نییە، بەڵام هونەری تر ئێمە هونەرمەند محکومین بەوەی کە دەبێ ئەوەی لە مێشکماندا دروست دەبێ بیکەین بە شتێک و ئیتر بڵاویشی بکەینەوە. دەستی خۆش بێت کاک چیە لە نێو ستۆریۆکە تا خەریکی چ کارێکیت بۆ خۆت نا بۆ هونەرمەندانی دیکە؟ وەڵاهی من ستودیۆکەم کاری زۆر تێدا دەکردێکی هەندێک هونەرمەند هەن لە بواری ڕێکۆردینگ و دابەشکردن و زۆر شت، بەڵام کار و پیشەی من لە ئەسڵدا من کامپیوتێرم خوێندەوە، کامپیوتەر ساینس ماسترم لێهێناوە. کارەکانم 95% بەداخەوە لە بواری ئایتیدایە. پێم خۆش بوو ژیانم ژیانێکی هونەری بووە، بەڵام هەرگیز ئەوە ڕووی نەدا بۆ من. ینی ئەو کارە هونەریانی کردومە میشە بە دەستی چەپ و لە پەنای کارەکانی کە بۆ بژیوی ژیان و بۆ ژیان کردومە ڕوویان داوە. دەستخۆش هونەرمەند چیە مەدەنی زۆر خۆشحاڵ بووین کە بەشوی کە ڕاستەخۆ لە وڵاتی سویدەوە لەگەڵمان بوویت گفتوگۆمان کرد لەسەر نوێترین کاری هونەری خۆت، نوێترین بەرهەمت و لەسەر کار و پرۆژەی دیکەت. ماڵتان ئاوا بێ. زۆر زۆر سپاس هەر بژین. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ کاتی بە ئێمەت بەخشی.